سەعات 6 بەرە بەیانە دانیشتوانی کەمپی هەرشەم کە لە شیرینی خەودا بوون بە هۆکارێکی نادیار ئاگر لە کەمپەکەیان دەکەوێتەوە و بەگڕی ئاگرەکە و هاواری خەڵک خەبەریان دەبێتەوە. ژمارەی ئەو ماڵانەی کە ئاگری گرتبوو نزیکەی 4 ماڵ بوو. ئەوان بەدەم هاوارکردن بۆ ئاگر کوژێنەوە خۆیان سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکە دەبن، بەڵام هەوڵەکانیان بێ ئاکام دەبێت و دواتر تەواوی ماڵەکانیان ئاگر دەگرێت و دەسووتێت و هیچیان بۆ نامێنێتەوە. شوية إطفائية تأخر، لو الإطفائية ما متأخر كان لحقوا عليها، ليش؟ ئاگر کوژێنەوە دوا کەوتو ئەگەر لە کاتی خۆی بگەیشتە دەتواندرا ئاگرەکە کۆنتڕۆل بکرێت، ئەو زیانە گەورەیە نەکەوێتەوە. ئاگرەکە سەرەتا لە کەرەڤانەیەکەوە دەستی پێکرد، دواتر تەشەنەی کرد بۆ ماڵەکانی دیکە، بەهۆیەوە هەموو ماڵەکان ئاگری گرت. دانیشتوانی کەمپەکە دەڵێن ئێمە 2 جار ماڵمان سوتاو و وێران بووە، جارێکیان لەلایەن داعشەوە، جارێکی دیکەیان بە هۆکارێکی نادیار. الحريق الساعة 6 الصبح صار عندنا شورت بالكهرباء فصار الحريق. سعات 6 بەیانی بوو شۆرتی کارەبا دروست بوو، بەهۆیەوە ئاگری کەوتەوە ماڵ بە ماڵ ئاگرەکە تەشەنەی کرد. هەوڵماندا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەین، بەڵام لە توانای ئێمەدا نەبوو. سەرەتا شۆرتی کارەبا دروست بوو، دواتر ئاگر کەوتەوە ئاگرەکە گەورە بوو، بەهۆیەوە ماڵی یەک کەرتی تەواو لە کەمپەکە ئاگری گرت و سووتە. تیمەکانی شارەوانی گەیشتە شوێنی ڕووداوەکە و سەرقاڵی پاکردنەوەی پاشماوە خانووە سوتاوەکان و ئاگرەکەن بۆ ئەوەی دواتر ئیدارەی کەمپەکە وەکو خۆیان دەڵێن کەمپی تازە و خانووی تازەیان بۆ دروست بکەنەوە. کەمپی هەرشەم کە دەکەوێتە نزیک شارۆچکەی عەنکاوە نزیکەی 300 ماڵ و 1200 کەس کە ئاوەرەی شاری مووسڵ و دەوروبەری مووسڵن تێیدا نیشتەجێن. تا ئێستا بەهۆی ئەوەی ماڵەکانیان لەلایەن داعشەوە خاپوور کراوە ناتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان و داوای هاوکاری دەکەن. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.